سلااوتان لە بێبینەرانی زاری کرمانجیم کاتتان باش هیوادارم تەندروستێکی باشتان هەبێت لەش ساغ بن من و هاوکارانم خۆمان ئامادە کردووە بۆی پرۆگرامێکی نوێی سازیتان پێشکەش بکەین. بیرەرانی خۆشەویست، سندیکای ڕۆژنامەنووسان ئەو سندیکای بۆتە چەترێک بۆ کۆکردنەوەی ڕاگەاندن کار و ڕۆژنامەنووسەکان بەردەوام لە هەوڵیەوەدا ڕۆژنامەنووسان بپارێزێتن و مافیان پارێزراو بێتن لەلایەن کۆمەلگا و لەلایەن دەستە و لایەنەکانەوە. بینەرانی خۆشەویست، ئەمڕۆ لەسەر نووسینگەی سۆرانی سندیکای ڕۆژنامەنووسان قسە دەکەین لە ستۆدیۆ. ئاکۆ حەمەڕابی بەرپرسی بەشی کارگەری نووسینگەی سۆرانی سندیکای ڕۆژنامەنووسان لەگەڵمە. مامۆستاکە زۆر بەخێر. زۆر سپاس لێرەی. زۆر سپاس، منیش خۆشحاڵم. سڵاو لە بیسەران و بینەرانی رادیۆی زاری کرمانجی، هیوادارم بەرنامەیەکی بەسوود و باش پێشکەش بکەین. جا مامۆستا با لە گلەیەکەوە دەست فەرموو. دەزانی گلەیەکەم چییە؟ ناوەڵا نازانم. فەرموو. هەر ناسنامەی من چی لێ هات؟ چەندە بیت لە مێژە پێش پرۆگرام گلەیەکەم نەکردوتم لە ناو پرۆگرام دەکەم. وای خۆی نەخەر ناسنامەی جەنابەت، ناسنامەی هەموو ئەوانەی کە داوای ئەندامیتیان کردیە. زۆر جار ئیشکالەکە بە تەنها لە نووسینگەی سۆران یاخود لە ئەنجومەنی سندیکانیە، بەڵکو ئیشکال لەوانەشە کە دێن داوای ئەندامەتی دەکەن. بۆ ئیشکال باسی ئەندامەتی دەکەین. بەس گوتم با گلەیەکە بکەم. بەڵێ بەسەر چاو گلەیەکە. ئەوستا دەمەوێت بەگشتی باسی سندیکای ڕۆژنامەنووسانم بۆ کە دواتر دێینە سەر نووسینگەی. یعنی چۆن سندیکای ڕۆژنامەنووسان چییە؟ بەڵێ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سندیکایەکە لە چوارچێوەی یاسایەکدا ڕێکخراوە بۆ بەڕێوەبردن و سەرپەرشتیکردنی ئەو کەسانەی کە دەبنە ئەندام لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان یعنی وەکو هەر سندیکایەکی دیکە سندیکایەکی ئارەزوومەندانەیە بۆ ئەو کەسانەی کە بیانەوێ ببنە ئەندام یاخود نەبنە ئەندام. لە هەمان کاتدا ئەوانەی بۆ نمونە دەبنە ئەندامی سندیکا ڕەنگە مەسەلەن سندیکا هەرچەندە بەبێ جیاوازی داکۆچی لە هەموو میدیاکار و لە هەموو ڕۆژنامەنووس و لە هەموو ڕاگەیاندکار و لە هەموو پەیامنێرێک دەکات کە ینی لە کاری ڕاگەیان ئیشی ڕاگەیاندن دەکەن کاری ڕۆژنامەنووسی دەکات. بەڵام بەگشتی ئەوانەی کە دەبنە ئەندام ڕەنگە کۆمەڵێک مافیان لە سندیکا هەبێەوە سندیکا بە ئەرچیتی و لە سەرشانیتی وە کردوشەتی بتوانێت ئەو مافانەی ئەو ئەندامە یاخود ئەو ڕۆژنامەنووسە بپارێزێت. لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان سندیکای نووسینگە هەیە. سندیکای ڕۆژنامەنووس خۆی لە ئیدارە سەربەخۆکان ئەوەی کە ئێستا پێ دەڵێن ئیدارە سەربەخۆکان نووسینگە هەیە، لە پارێزگاکان لق هەیە. بۆ نمونە ئێستا هەڵەبجە دوای ئەوەی کە بوو بە پارێزگا ئێستا لقی لێە، بەڵام لە ئیدارەی ڕاپەڕی نووسینگە هەیە، لە ئیدارەی گەرمیان نووسینگە هەیە، لە ئیدارەی سۆران نووسینگە هەیە. لە هەموو شوێنانێک کە ئیدارەی سەربەخۆن نووسینگەیەک هەیە بۆ ڕێکخستنی کاروباری ئەو کەسانەی کە دەبنە ئەندام لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. بەڵێ با باسی نووسینگەی سۆران بکەین. نووسینگەی سۆران کەی دامەزراوە؟ بەڵێ لە ساڵی 2008 نووسینگەی سۆران کراوە. بەڵێ بەڕسمی بە فەرمی ساڵی 2008 نووسینگەی سۆرانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کرایەوە. لە ساڵی 2011 لە کۆنگرەی دووەم یعنی ستافێکی نوێ بۆ نووسینگەی سۆران دەستنیشان کرا لە کۆنگرەی دووەمی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. لە ئێستاشدا بەردەوامی لە بەڕێوە سندیکات چەند کۆنگرێ کردووە تا ئێستا؟ دوو کۆنگرەی گشتی. بەڵێ بۆچی ئەوەندە تاخیر کۆنگرە دەکرێت؟ خۆی بەهۆی ئەو بارودۆخەی کە لە کوردستان هاتە پێشەوە، مەسەلەن بۆ نمونەوەکو پێشتریش باسن کردووە دروستبوونی قەیرانی دارایی، شەڕی داعش و ئەو ئاڵۆزیە سیاسی و ئەو بارودۆخە نوێی کەوا یعنی ئەو بارودۆخەی کە لە کوردستان هەبوو وای کرد کە کۆنگرەی ڕۆژنامەنووسان دووە بکەوێت. ئەگەرنا بێگومان دەبوو چەند ساڵێک پێش ئێستا سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کۆنگرەی بکردبووایە و ئێستاش خەریکن ئامادەکاری دەکەن بۆ ئەوی کەوا دوای هەڵبژارنی پەرلەمانی کوردستان سندیکاش بتوانێت کۆنگرەی خۆی ئەنجام بدە. مامۆستا لە درێژایی دروستبوونی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان تەنها دوو ستاف بۆ سۆران دیاری کراوە؟ یان هەر ستافیەوە بووە پێشتر ستافێکی؟ نا، من ئاماژەم پێ کرد لە 2008 کە نووسینگە کراوە ستافێکی دیکە بوو، گال محەممەدی حاجی کەریم سکرتێری نووسینگەی بوو. دوای بڵین کۆنفرانسی دووەمی نووسینگەی سۆران
ئێمە ستافێکی دیکاتین دەست بەکارین بۆ بەڕێبردنی کار. سنووری کارکردتان لەکوێیە؟ سنووری کارکردنمان وەکو ئاماژەم پێکرد وەکو ئێستا ئەو زاراوەی کە بەکاردێ سنووری ئیدارەی سربەخۆی سۆران واتە هەموو ئەو قەزایانەی لە چوارچێوەی ئیدارەی سربەخۆی سۆراندان ئەوە سنووری کارکردنی نووسینگەی سۆرانە. باسی ئەندامەکان پێ مامۆستا چەند ئەندامتان هەیە؟ سەروی 200 ئەندامان هەیە بە ئەندامی کارە بەشدار مەشقکار. ئەو هەموو ئەندامە زۆرە لە ئیدارەی سربەخۆی سۆران. ئەجا ئەوە ئیشکالێکەوە پرسیارێکە زۆر ڕوبەڕووی ئێمە ئەبیتەوە. خۆی ئەمە لە سەندیکا یان لە نووسینگەی سۆران بۆ نمونە کاتێک کە کەسێک داوای ئەندامەتیەکە ئێمە تەعامل لەگەڵ چەکەین ینی لەگەڵ ڕسمیاتەکەین لەگەڵ نووسراوەکەین. بۆ نمونە کەسێک دێ لە مؤسسەیەکی ئەلامی ئەوڕۆ ئیشەکە لەوانەیە 6 مانگێک ساڵێک لە ئیش و کار بەردەوام بێ کە دەبیتە ئەندام بەپێی ئەو نووسرا و ئەو مەرجوو ڕێنمایانەیەکان ڕەنگە چەند ساڵێک ئەو کەسە نەمینێ ونیا یان مؤسسەی ئەلامی پێشتر لە سۆران چەند مؤسسە و چەند دامەزراوەیەکە بوو بەڵام ئێستا ئەو مؤسسە و دامەزراوانە لەوانەیە زۆرێکیان نەمابن لەوانەیە ئەو خەڵکە پێشتر کە ئیشی ڕۆژنامە نووسی کردبی ئێستا دابڕابی دەسەڵاتی مەش نییە مەسەلەن لە ئەندامەتی بسڕینەوە ئەوە پێویستی بە بڕیاری ئەنجومەنی سەندیکایە ئەگەر نابێگومان ڕەنگە ئەو ژمارە نەک لۆ سۆران مەسەلەن لۆکۆی گشتی سەندیکار زۆربی کە دەڵێن 8,000 ئەندام لە کوردستانی 8,000 ئەندامی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان یعنی ئەوە ئیشکالەکە نەک تەنها پەیوەندی بە نووسینگەی سۆران بەس پەیوەندی بە نووسینگەی سۆرانەوە نییە پەیوەندی بە هەموو سەندیکا ڕۆژنامە نووسانی کوردستانەوە هەیە وە لێرەش مەسەلەن نەتوانی بڵێین سەندیکا بەرپرسیارە لەوەی کە چۆن دەکرێت ئەو هەموو ژمارە زۆر هەبێت کاکە مؤسسەی ئەلامی زۆر بووە دامەزراوەی ئەلامی زۆر بووە یعنی خەڵکی میدیاکار زۆر بووە جا مەسەلەن ئایا چەند ئیش و کاری میدیایی بە پیشەی ئەکات و ئایا ڕۆژنامە نووسەجی سەرکەوتووە سەرکەوتونیەوە گرفتیمە نییە ئەمە تەعامل لەگە ئەوەکەین کەوا کەسێک بێ مەرج و ڕێنمایی ئەندامەتی تێدا بێ لەسەر ئەساسی شەکە. بەڵێ باسی مەرجەکان دەکەین بەڵێ مامۆستا زۆر جار مەسەلەن لەوانەیە بۆ خەڵک پرسیار بێت تەنها پێیان وا بێ ئەو کەسانەی مایک بەدەستن پەیامنێرن یاخود پێشکەشکارن دەبنە ئەندامی سەندیکا بەڵام کەچی مەسەلەوانەیە لە تەکنیکیشیش دەکەن دەبنە ئەندامی سەندیکا چۆن خۆی بەپێی یاسای ژمارە 4 و کاتێک کە کۆنگرەی دووەم کرا سەندیکا 12 ناونیشانی دەستنیشان کرد بەوەی کەوا ئەو 12 ناونیشانانە ڕۆژنامە نووسن و لەسەر ناسنامەی سەندیکایان یەکێک لەو ناونیشانانە دەنووسرێت بۆ نمونە جەناب دەڵێ تەنها ئەوانەی مایک بەدەستن کاکەوانە پەیامنێرن ئەوانە کاری پەیامنێری دەکەن وێنەگرێک وێنەگر کاری کاری ڕاگەیاندن دەکات بەشێکە لە ئیشی ڕۆژنامە نووسی نەخشە ساز ئەوەی کە پێشتر هەبوو مەسەلەن لە ڕۆژنامە کاری دیزاینی دەکرد نەخشە ساز مەسەلەن چۆن بابەتەکان لە لاپەڕی ڕۆژنامەکان جێ دەکاتەوە و نەخشەی ڕۆژنامەکە چۆن دادەڕێژێ مەسەلەن وەرجێر یەکەکە لەو عنوانانەی کە لە سەندیکا دانرا بە ڕۆژنامە نووس و حیسابە مامۆستا هەژمار دەکرێت کارگوزارەکانیش کە لە ناو مؤسسەیە کار دەکەن ئەوانیش دەتوانن ببنە ئەندامی سەندیکا ناتوانن ئەوان ببنە ئەندامی سەندیکا شتیوان نییە تەنها ئەوەی کە لە چوارچێوەیەکی فەرمی ئیشی ڕاگەیاندن دەکات مەسەلەن پەیوەستە بە کاری ڕاگەیاندن کارگوزارێک لەگە ڕێز و احترام لۆ هەر ئینسانێک بەڵام ئەو تەنها مەسەلەن ئیشی ناو مؤسسەکە لە ڕووی پاکوخاوێنی و ڕاگرنی پاکوخاوێنی و ویش و کارەکانی دیکە جێبەجێ دەکەن پەیوەندی بە ئیشی ڕاگەیاندنەوە نییە. بەڵێ مەرجەکانی بوون بە ئەندام چین جا ئەفۆم کە ئینوانەکان وەکو ئاماژەم پێکرد ئێستا دەینە سەر مەرجەکانیش بەڵام ویستم وەڵامی ئەو پرسیارەی زیاتر بدەمەوە ئەمە 12 ئینوانمان هەیە بەپێی یاسای ژمارە 4 کە لەسەر لە کۆنگرەی دووەم ئەوە کراوە پەسەند کرایە مەسەلەن سەرنووسەر سکرتێری نووسین بەڕێوەبەری نووسین خاوەن ئیمتیاز هەڵەچنیش بەشێکە لە ئیشی ڕاگەیاندن وەکو ئارزم کردی وێنەگر نەخشە ساز تەکنیک بەڵام ئەوەی تەکنیک مەسەلەن مۆنتێر ئێستا شوێنی لۆ نەکرایتەوە لە کاتێکدا بەشێکە لە ئیشی ڕاگەیاندن یعنیەوە کەم و کوڕی تێدا یاساکە کەم و کوڕی تێدا ئەمە پێویستە دەستکاری بکەین لەوەی کە بە شێوەیەکی بەرفراوانتر لە میدیا بڕوانی لە ڕاگەیاندن بڕوانێ و پێشم وایە مەسەلەن بۆ نمونە یعنی هەتا دەبێ ئەوە ڕێی خۆیتم وە زۆر جاریش لەگەڵ کاک جەلال مناقەشەیەوەن کردووە کاک جەلال سعید مەبەستم یعنی دەبێ بکرێتە سەندیکای ڕاگەیاندکارانی کوردستان
یعنی ئینوانەکەی بەرفراوانتر بکەین لۆ ئەوی کە بتوانین هەموو ئەو کەسانەی لە بواری ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی کار دەکەن لە چوارچێوەی سندیکایەکی یەکگرتووی سندیکایەکی پیشەیی کۆ بکرێنەوە. مەسەلەن تازە باست کرد جەنابەت ئەوانەی کە لە یعنی وەکو مۆنتێر کار دەکەن لە پشتی کامیرە کار دەکەن بەشێکن لە میدیاکار ئیشی ڕاگەیاندن دەکەن، ینی لە چوارچێوەی مؤسسەیەکی ڕاگەیاندنە لە چوارچێوەی کاری ڕۆژنامەنووسیدان ئەوانیش پێویستە جێگەیان لۆ بگرێتەوە لە ناو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. مەسەلەن بێژەر تا ئێستا هیچ عنوانێکمان نییە بۆ نمونە لەسەر ناسنامەی سندیکا بنووسرێ ناوی سیانیەکەی بنووسرێت و عنوانی ئەوەکەی بنووسرێ بێژەر یان بنووسرێ مۆنتێر. پێویستمان بە گۆڕانکاریە، پێویستمان بە دەستکاریکردنی ئەو ینی ئەو عنوانانەیە کە دانراون بۆی بەرفراوانتری بکەین و هەموو عنوانێکی ڕاگەیاندن لە سندیکا جێگەی بۆ ببێتەوە وەکو باس ئاماژەشم پێکرد بکرێتە سندیکای ڕاگەیاندکارانی کوردستان لۆی هەموو کەسانەی لە چوارچێوەی کاری ڕاگەیاندن ئیش دەکەن لەو سندیکایە جێگەیان بۆ بکرێتەوە عنوانەکەیان مەبەستن. مامۆستا من کاتێک ئەم ڕاهاتمە دەستگا گەینە سەر مەرجەکانی شەبیرم نەچووە. بەڵێ هاتمە دەستگا هاوکارم شەهلا ئاماژەی بەوە کرد بەڵێ وتی چەند ساڵە من نزیکەی 15 ساڵە لێرە ئیش دەکەم لە رادیۆ ئیش دەکەم بەمیان وتوە ینی تۆ کارمەندی رادیۆی لەوانەیە قرس بێت بۆ تۆ ببی ئەندام ئەمە بۆچی؟ ئێستا وەکو باسم کرد ینی هیچ عنوانێک نییە لەوەی کە ئەمە بتوانین بەپێی ئەو یاسایی کە دانرا ئەمە ئەندامی وەرگرین بێژەری رادیۆ تێدانە، ینی عنوان 12 عنوانە ئەو عنوانی تێدانە هەواڵسازی تێدانە لە کاتێکدا کە هەواڵساز دڵی هەر دەستگایەکە دڵی هەر دەستگایەکی ڕاگەیاندنە دەستگای ڕاگەیاندن ئەگەر هەواڵسازی نەبی چی پێشکەشی بیسەر و بینەرەکانیەکە مەسەڵەن ئەو ناونیشانەی تێدانە هەواڵسازی تێدانە بێژەری تێدانە مۆنتێری تێدانە کۆمەڵێک عنوانن کە لەو یاسایە جێیلۆ نەکرایتەوە لەوەی کەمە بەپێی ئەو یاسا و ئەو عنوانەی کە دانراینە بتوانین بیانکەین بە ئەندام. ناچار مەسەلەن بێژەرێک کە ئیشی هەواڵسازیش دەکات ناچارە ڕەنگە ئیشی بۆ نمونە زۆرجار وەکو پەیامنێریش ئیش بکات وەکو پەیامنێریش بۆ نمونە دەتوانانی لە چوارچێوەی عنوانی پەیامنێر بکرێت بە ئەندام لە سندیکا. مەرجەکان جواب دەمەوە بیرم نەچی بەڵێ ئافۆ فەرموو میوانەکەمان ماندوو بوو مەرجەکانی ئەندامیەتی پێویست چەند مەرجێکن تەمان من بە کورتی ئاماژەی پێەکەم. یەکەم جار پێویستە ئەو کەسێک کە داوای ئەندامیەتیەکە 2 ساڵ بەسەر ئیشی ڕاگەیاندنیدا تێپەڕ بوو بێت، یعنی 2 ساڵ بێ ئیشی ڕاگەیاندن بکە ئەوە یەکێک لە مەرجەکانە ئەو کات ئەتوانی داوای بە ئەندام بوون بکات لە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان. مەرجەکانی دیکە چین بۆ نمونە پێویستە لە ماوەی ئەو 2 ساڵە ئەرشیفی خۆی ئامادە بکات لە ماوەی ئەو 2 ساڵە چی کردووە چی ئیشێکی ڕۆژنامەنووسی کردووە. پشتگیری دەستگایەکی ڕاگەیاندن کە بسەلمێنی بەڵێ ئەوە کارمەندی ئەو دەستگا ڕاگەیاندنەیە بەو ناونیشانە. گرێبەستی ئیشکردن کە زۆر گرنگە گرێبەست بۆ پاراستنی مافی ڕۆژنامەنووس. سندیکا بۆچی زۆر جار داوای گرێبەستەکە بۆی مافی ڕۆژنامەنووس لەو مؤسسە ئەلامیە پارێزراوی لەو دەستگا ڕاگەیاندنە پارێزراو بێ. لەوانەیە مەسەلەن بۆ نمونە ڕۆژنامەنووس بەبێ هیچ بیانوێک لە دەستگاکەی دوور بخرێتەوە. بەڵام ئەگەر گرێبەستێکی قانونی گرێبەستێکی ڕسمی گرێبەستێکی فەرمیە بێ سندیکا ئەتوانی داکۆچی لێ بکە مەسەلەن بۆ ئەوی مافی نەفەوتێ مافی بگەڕێتەوە. جالە لەو چوارچێوێدا گرێبەست لە کۆنگرەی دووەم زیاد کرا گرێبەست بۆ ئەو کەسانەی کە ئیش ڕاگەیاندن ئەکەن ئەچیە مؤسسەیەکی ئەلامی ئیشەکەی پێویستە عەقدێکتە بێ ئەتوو بەپێی چ مەرجێک ئیشەکەی حەقت چییە مافت چییە ئەرکت چییە. ئەگەر ئەو گرێبەستە ئەبی سندیکا ئەتوانی و خودی ڕۆژنامەنووسەکەش ئەتوانی مافی خۆی بپارێزی و مافی خۆی بەدەستبێنی لە کاتێکدا ئەگەر مافی خورا مافی زەوت کرا مافی پێشێت کرا دەستگاکە حەقی کارکردنەکەی نەدایە. مەرجەکانی تر ئەگەر بکرێتە ئەندامی کارا پێویستە لە دادنووس ئەوەیەک بینیت بسەلمێنی کە فەرمانبەری حکومی نییە لۆی بکرێتە ئەندامی کارە. ئەوەی تریش هەر ئەو شتا ڕۆتینیەکانی دیکەنە مەسەلەن داواکاریەک ئەنووسی بۆ سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان داوا دەکا بکرێتە ئەندام و هەروە ئەنکێتێکی فۆرمێکی ئەنکێتە دەبی ئەو فۆرمە پڕ بکرێتەوە. ئەوانە بە شێوەیەکی گشتی مەرجەکان 3 جۆر ئەندامن هەیە. ئەندامی کارا وەکو ئاماژەم پێکرد ئەندامی کارا دەتوانی ببێتە ئەندامی فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان بەڵام ئەندامی بەشدار ناتوانی. ئەندامی مەشقکاریشمان هەیە ئەو 3 جۆرە ئەندامەمان هەیە. ئەندامی مەشقکاریش پاش چەند بەکێ دەدرێ ئەندامی کارە
ئەندامی کارەوەکو باسم کرد هەموو مەرجەکانی تێدا بن ئەو مەرجانێک کە ئێستا ئاماژەم پێ کرد لەوێت چەند ساڵ خزمەتی هەبێت؟ 2 ساڵ هەر ئەندامێک پێویستە 2 ساڵ تێپەڕیبی بەسەر کاری ڕۆژنامەنووسی و بەشێکی زۆری کاتی خۆی بۆ کاری ڕۆژنامەنووسی تەرخان کرد بێ و پیشەی سەرەکی ڕۆژنامەنووس بێ و بتوانی بە ئیشی ڕۆژنامەنووسی بژێوی خۆی دابین کات و کاری سەرەکی ڕۆژنامەنووس بێ ئەمە ئەو کەسە دەبێتە ئەندامی کارە و زۆر جاریش ڕەنگە مەسەلەن کەسێک زۆر ئەکتیڤە زۆر کارایە بەشێکی باشی لە کاری ڕۆژنامە بەشێکی زۆریشی بۆ کاتی خۆی بۆ کاری ڕۆژنامەنووسی تەرخان کردووە بەڵام ڕەنگە بارەوەیەک بێ ڕەنگە لە دۆسیەکەی هەندێک نەقص و هەندێک ئەوەی هەبی ڕەنگە نەبوو بیتە ئەندامی کارا بۆ نمونە. بەڵێ باسی ئەوە بکەین کە سەرەتاکەوتم ناسنامەی مچی بەسەر هات بۆچی ئەوەندە تاخیر دەبێت کاتێک کەسێک داوای بە ئەندام بوون دەکات لای ئەوە مامۆستا؟ خۆی ئەمن لە سەرەتای بابەتەکەش باسم کرد چەند مەرج و ڕێنماییەک هێلۆی کە ڕۆژنامەنووس ببیتە ئەندام لە سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان ئەمە هەموو جارێک زۆربەی جارەکان ئاکاونتێکی ڕسمی سەندیکامان نووسینگەی سۆران مەرج و ڕێنماییەکان بڕۆ سەر ئاکاونتەکەی هەموو مەرج و ڕێنماییەکانی تێدایە کاکە دەڵێن پێویستیان کێت پڕ بکەوە وێنەیەکی خۆشت لەسەر ئەنکێتەکە بدەیت ئەمن هەموو ئەوەم کردیەوە ئاخر خۆهار ئەتونی مەسەلەن کۆمەڵێش خەڵکێکی دیکەیە کاکە گرێ بەس بینە گرێ بەستی دەینایە ئەو دۆسیە تاخیرە بی ئەو دۆسیە لە لای من ناڕوە ونیا چکە دەبی دۆسیەکە هەموو مەرج و هەموو شتەکانی تێدابی ئەو کاتەمە ئەینێری لە ئەنجومەنی سەندیکا لە ئەنجومەنی سەندیکاش کە فایلەکە ئەچیتە ئەنجومەنی سەندیکا ئێستا بخۆ ئەفتەی 2 ڕۆژ دەوامە لە ئەنجومەنی سەندیکا یەکشەم و چوارشەمان دەوامە یعنی لقی سلێمانی تێ لقی هەولێرە تەیە لقی دهۆک تەیە لقی هەڵەبجە تێ ئەو هەموو لق و نووسینگانە هەر یەکە و مەجموعە دۆسیەکی ئەنێری مەسەلەن ئەمە ڕەنگە 12 دۆسیە بنێرین سەندیکاش لەوێ لیژنەیەکی هەیە ئی ئەندامیەتیە ئەو لیژنەیە دەبی تەماشەی دۆسیەکان بکات یعنی خۆ ئەندامەتی شەروە ئاسانیە بڵێ ئەمە شتمی نافەرم و لۆ ناسنامەم لۆ ناگەڕێتەوە ئەوەش پێویستی بە کۆمەڵی کرێ و شوێنیە پێویستی بە کۆمەڵێ ینی تەقیقی دۆسیەکەی فایلەکەیە کەم و کوڕیەکانی نەقسەکانی پێداویستیەکانی جا زۆر جار ئەندامەکە پێداویستیەکانی خۆی نانی بڕاتەبی هەموو پێداویستەکان هەموو پێداویستەکانی شنێت ناتوانێت ئەمە دۆسیکە بنێت جگە لەوەش لیژنەیەک لە سۆرانێ مەسەل لە نووسینگەی سۆران ئەو تەماشای ئەو دۆسیەکە دەبی 3 کەس لە کارجێڕانی نووسینگەی سۆران واژۆ لەسەر دۆسیەکەی بکەن شێوەکەی بەو سوڵەکەی بەو جۆرێ مەرجی سەرەکی چییە؟ بۆچی بۆ منە کەسێک شتەکانی دێنێت شتێک نەقز بێ یعنی مەرجی سەرەکیە بۆ نمونە ئەنکێتی تێدانەبی دۆسیەکەی پشتگیری تێدانەبی ئەرشیفی تێدانەبی هەر یەکێک لەو مەرزانەی یعنی لەو پێداویستیانەی تێدانە بن دۆسیەکەی ناڕوە بەڵێ ڕێژەی ئافرەت چۆنە لە سۆر؟ ڕێژەی ئافرەت هەیە بەڵام لەو ئاستە بەرچاوەش نییە بڵێن ڕێژەیەکی زۆری ئەندامان هەیە لە ناو سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بە تایبەتیش ڕەنگە باسم کرد پێشتر خەڵکێک هەیە لە 2009 ئەوانە بوویتە ئەندام بەڵام ئێستا لە کاری ڕۆژنامەنووسی دابرا بەڵام وەکو فەرمیان هەر ئەندامە لە سەندیکای ڕەنگە ئیلتیزامی مابی ڕەنگە هەندێک نیان مابی لە دوای بەستنی هەر کۆنگرەیەک ئێوە گۆڕانکاری لە ئەندامەکان ناکەم بۆ نمونە ناسنامەیان بۆ نوێ بکەنەوە ئەو کەسانەی لە ناویان لە ناو کاری ڕاگەاندن نەمێنن ناسنامەی لێوە پێویستی بە بڕیارێکی ئەنجومەنی سەندیکایە تا ئێستا ئەوە نەکرا لەبەر چادێن پێویستی بە بڕیارێکی ئەنجومەنی سەندیکایە بەوەی بڕیارێکی گشتگیر بۆ سەرجەم لە نووسینگەکان دەربکە ماوەیەکی زەمەنی دابنێت هەر کەسێک لەو ماوەیە پێداویستیەکانی خۆی نهێنێ بۆ نوێکردنەوەی ناسنامەکەی و دەستگایەکی ڕاگەیاندن نەمابێت ناسنامەکەی بۆ تازە ناکرێتەوە مەسەلەن ئەمن بۆ نمونە کەسێک 8 ساڵ پێشی ئێستا بوویتە ئەندام لە سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بڵێن لە سنووری نووسینگەی خۆمە 8 ساڵ پێش ئێستا ئەو کات ڕۆژنامەنووس بوو ونیا ڕۆژنامەنووس بوو لە دەستگایەکی ڕاگەیاندنیان پێیان لێلیان بار ئینوانێک بە ناونشانی کاری ڕۆژنامەنووسی دەکەن ئێستانە دەستگاکەی مایە نەخۆی وەکو کاری نەخۆی وەکو ڕۆژنامەنووسمایە پێویست ناکات لە ناو سەندیکا وەکو ئەندام بمێنێ جا لەبەر هەندێک ئەوە چۆن معالەجە ئەکرێت چۆن چارەسەرەکرێ پێویستی بە ئەنجومەنی سەندیکایە ئەنجومەنی سەندیکا بڕیارێکی گشتگیر بۆ ڕق و نووسینگەکان دەربکە لۆ ئەوەی لیستەکە مەسەلەن گۆڕانکاری تێدا بکرێت و ئەوانەی کە لە کاری ڕاگەیاندن نەماون و
لە نێو سندیکاش نەمێن بەڵام ئەوە دەسەڵاتی منیە وەکو باسم کرد پێویستە سندیکا ئەو کارە بەڵام لە هەندێک جار ڕاگەاندن کار دەڵێ من چه استفادە دەکەم بە ئەندامی سندیکا یعنی بەڵێ کەسێک کە ئەندامە لای ئێوە بەڵێ یعنی ئێوە چی دەکەن بۆ کەسانی کووە ئەندامەتی باسم کرد ئەندامەتی ئارەزومەندانەیە وە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانیش سندیکایەکی میهەنی پیشەییە بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان داکۆچیکردنیش لە مافی ڕۆژنامەنووسان چۆنە بۆ نمونە ڕۆژنامەنووسێک پێشێلکاری بەرامبەرەکرێت سندیکا داکۆچی لێکە پارێزەری بۆ دابی نەکرێت لە دادگا مەسەلەن بۆ نمونە دۆسیەکی لەسەر سکاڵایەکی لەسەر تۆمار کراوە سندیکا پارێزەری بەخۆڕایی بۆ دابین دەکات سندیکا مافی دەپارێزی بەپێی یعنی بەپێی توانای خۆی یان زۆر جار ئەگەر کەسێک ئەندامبی لە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بەپێی ئەو قانونانەی کە هەیە ئەگەر 15 ساڵ خزمەتی ڕۆژنامەنووسیە بێت و فەرمانبەر نەبێت لە هیچ دامودەستگایەکی حکومی سندیکا بەپێی یاسا بەپێهێنانی بەڵگە و دیکۆمنتەکان دەتوانی ببێتە خانەنشین بەڵێ ئەگەر فەرمانبەر نەبی و پێم وابی تا ئێستاش نزیکەی 15 کەس لە سندیکا خانەنشینن یعنی سندیکا کاروبارەکانی بۆ ڕێکخستوونە بەڵێ مامۆستا بۆ نمونە دەبینین کەسێک لە شارێکی تری هەرێمی کوردستان هاتە سۆران ئەندامی سندیکا نییە و پێشێلکاریش لە بەرامبەر کرا دەتوانن پشگیری بکەن وەکو سندیکا بەڵێ سندیکا بەبێ جیاوازی ئەندام بێت و ئەندام نابێت سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بەتایبەت نووسیگەی سۆران من لێرە وەکو نووسیگەی سۆران قسە دەکەم بەبێ جیاوازی بەرگری لە هەر میدیاکار و ڕۆژنامەنووس و پەیامنێرێک دەکات کە کاری ڕاگەیاندن دەکات و لە سەرکاری ڕاگەیاندن ڕوبەڕووی کێشە و گرگرفت ببێتەوە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان و نووسینگەی سۆران پشتگیری و پشتیوانی لێ دەکات وەک چۆن پێشتریش پشتگیری و پشتیوانی لە هەر ڕۆژنامەنووسێک لە هەر میدیاکارێک کردووە ئەگەر پێشێلکاری بەرامبەر کرابێ و پێشێلکاریش وەکو دیارە یعنی لە سۆرانیش زۆر جار پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت وەک چۆن لە هەولێر دەکرێت لە سلێمانیش دەکرێت سۆرانیش جوگرافیایەکی دابراونیە لە کوردستان لە سۆرانیش پێشێلکاری هەیە لە شوێنەکانی دیکەش هەیە بەڵام گرنگ ئەوێ ئایا ڕێژەی پێشێلکاریەکان چۆنە ئاس جۆری پێشێلکاریەکان چۆنە یعنی ئەوە گرنگەوە ئێمەش بەردەوام لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی دیکە لەگەڵ یەکەی ئیداری لەگەڵ دام و دەستگا حکومیەکانی دیکە دام و دەستگا مەسەلەن ئەمنیەکانی دیکە ئێمە بەردەوام لەسەر خەت بووینە لەسەر هێل بووینە بەرامبەر ینی هەر دۆسیەکی ڕۆژنامەنووسیان هەر پێشێلکاریەکەوە ئەنجام درابێت ئێمە زۆر جار مەسەلەن بۆ داکۆچیکردن لە مافی ڕۆژنامەنووسان بەیاننامەمان دەرکردووە زۆر جار مەسەلەن کاریگەری خۆی دەبێت بەڵێ تا ئاستێکی زۆر کاریگەری هەبوو مەسەلەن لە جوگرافیایەک دەژین کە هەمومان یەکتری دەناسین زۆر جار ئەو کێشە و گرفتانەی کە ڕوویداوە ئێمە توانیمانە چارەسەر بکەین و توانیمانە تا ئاستێکی زۆر داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسان بکەین و زۆر هەوڵیشمانداوە بۆ ئەوەی ئازادی کاری میدیایی ئازادی کاری ڕاگەیاندن لە سنوورەکەمان بەرەو پێشەوە بچێت ئازادی بەرفراوانتر ببێ و لەبەرەوەی ئێمە کە ئەگەر بمانەوێ یعنی کۆمەڵگەیەکی پێشکەوتوو کۆمەڵگەیەکی مەدەنی کۆمەڵگەیەکی دیموکراسی سیستەمێکی دیموکراسیمان هەبی پێویستە ئێمە ڕێز لە دەسەڵاتی چوارەم بگرین کە ڕاگەیاندنە کە میدیایە و لە هەموو دنیاش میدیا ڕاگەیاندن کاریگەری خۆی هەیە و ئەو کاریگەریەش زیاتر ئەتوانی میدیا بەرجەستەی بکاوە ئەگەر ئازادی بەرفراوانتر بێ ئازادی ڕۆژنامەنووسی زیاتر بەرەو پێشەوە بچێت لەمپەرەکان لابین بربەستەکان لابین هەوڵدەین لە چوارچێوەیەکی مەدەنی لە چوارچێوەیەکی دیموکراسی ڕۆژنامەنووس بتوانین ئیشی خۆی بکە و کاری خۆی بکە بە سەرکەوتوی نەک مەسەڵەن لێرە و لەوێ بربەست و گرفت و کێشە بۆ ڕۆژنامەنووس دروست بکرێت و ڕۆژنامەنووس نەتوانی کاری خۆی بکەوە ڕۆژنامەنووسیش کەسێکی مەدەنیە کەسێکە مەسەڵەن دەوێ ئیشی میهەنی خۆی بکە و لە هەمان کاتدا هیچ کەسێکیش بێکەم و کوڕی نییە و میدیاکارانی خۆشمان لەو سنوورە تا ینی هیچ کەسێکەم و کوڕی نیە ڕەنگە کەم و کوریان هەبێ ڕەنگە ئەویان هیچ مرۆڤێک بەدەرنیە لە کەم و کوڕی بەڵام گرنگە بەیەکەوە هەم دام و دەستگاکان هەم میدیاکاران گیانی بەرپرسیارەتیان هەبی بۆی کە مەسەلەن ئیشی ڕاگەاندن کاری ڕاگەاندن بە شێوەیەک بەرەو پێشەوە بچێکەوە لە خزمەتی کۆمەڵگەدا زۆر جار دەڵێن هەندێک جار ڕاگەاندن کار قوربانیە یعنی چۆن بۆ نمونە ڕاگەاندن کار خۆت کەسێکی مەدەنیە بەڵێ وایە کە لە مواسسەیەک لە دەستگای کار دەکاتن بە گوێرەی شێوازی دەستگا کار دەکاتن
لەوانەیە خۆی ببێتە قوربانی لەناو خەڵکەکە لەناو بەگوێرەی زۆر جار ڕۆژنامە نووسیش مافی پێشێل دەکرێت لە خودی دەستگاکەی خۆی حەقی پێ نادرێت مەسەلەن نەکرد لە کاری ڕۆژنامە نووسی زۆر جار پێشلکاری بەرامبەر دەکرێت لە دەرەوەی دەستگا زۆر جار لە ناو دەستگاکەی خۆشی پێشلکاری بەرامبەر دەکرێت زۆر زانان بڕاو دەکرێت مەسەلەن زۆر جار هەیە بۆ نمونە ئەم پرسیارم زۆر بەلاوە دەمەوێت قسەی لەسەر بکەم مامۆستا تۆ لە مؤسسەی کار دەکەی شێوازی دەستگاکە پەیڕەو دەکەی تۆ کەسێکی مەدەنی بەڵام کە مایکی دەستگاکە هەڵدەگری لەوانەیە بە گوێرەی شێوازی دەستگاکە قسە بکەیت بە شێوازی دەستگاکە گفتوگۆ لەگەڵ خەڵکەکە بکەیت ئەو کاتۆ دەبێ قوربانی دەستگاکە ئاخر ئەزای کووە کاک ئینزار هەر دەستگایەکی ڕاگەاندن سیاسەتێکی تایبەتی کارکردنی خۆیە بەڵام گرنگە ئەو سیاسەتەی کە دەستگا ڕاگەیاندنەکە هەیتی لە چوارچێوەی پیشەیی بووندا بێ و لە چوارچێوەی یاسای کاری ڕۆژنامە نووسیدا بێ لە چوارچێوەی یاسای مافی بەدەستێنانی زانیاریدا بێت چکە ئێگە ئێمە ئەو دوو یاسایەمان هەیە بۆ ئیشی کە کاروباری ڕاگەیاندنی ڕێخستووە یاسای ژمارە 35 ساڵی 2007 و یاسای مافی بەدەستێنانی زانیاری ساڵی ژمارە 11 2013 ئەو دوو یاسایەمانێکەوە بەهۆی ئەو دوو یاسایە کاروباری ڕاگەیاندن ڕێکخراوە ڕاستە ئەوە هەر دەستگایەکی ڕاگەیاندن سیاسەتێکی تایبەتی خۆی کارکردنی ئێوە شتێکی نۆرمالە بەڵام ئایا مەسەلەن ڕۆژنامە نووس کە ینی سیاسەتی ئەو دەستگا ڕاگەیاندنە هەڵسەنگان ینی پێشەوەی بۆ نمونە تو میدیاکاری دەتەوێت بچێت دەستگایەکی ڕاگەیاندن دەبێت هەڵسەنگانی خۆت بکەیت ئەو دەستگا ڕاگەیاندنە پلان و بەرنامە و کاری چییە سیاسەتی ئیشکردنەکەی چۆنە ئایا دەتوانای مندا هەیە بتوانم ئەو سیاسەتی ئەو دەستگایە جێبەجێ بکەم ئایا ئەتوانم ببمە ڕۆژنامە نووس و میدیاکارێکی سەرکەوتوو لەو دەستگایە بەپێی سیاسەتی ئەو دەستگایە مامۆستا کار و چالاکیەکانتان زیاتر چی تا چەند مەسەلەن خۆل بۆ ڕۆژنامە نووسان دەکەنەوە ئێمە بتانەوێت مەسەلەن ڕاگەاندن کار و ڕۆژنامە نووسان ڕۆژ بە ڕۆژ ڕاگەاندن لە بەرەو پێشچووندا گۆڕانکاری بەسەردا دەکرێت مەسەلەن خۆل بکەنەوە بۆ ڕاگەاندن کاران بگونجێنن لەگەڵ لە 2011 پاییزی 2011 کە ئەمە ستافی نووسینگەی سۆرانی ئێستا دەست بەکار بووە تقریبەن ئەتوانم بڵێم هەتا پێش دروستبوونی قەیرانی دارایی و دوای دروستبوونی قەیرانی داراییش بەڵام پێش ئەو بەروارە زۆرترین کار و چالاکیمان ئەنجام داوە لە چوارچێوەی کردنەوەی خول و وەرکشۆپ و چالاکی جۆرا جۆری دیکە بۆ نمونە ئێمە لەگەڵ چەندین ڕێکخراوی دەرەوە ڕێکخراوی بیانی ڕێکخراوی ئەڵمانی ڕێکخراوەکانی دیکە هەماهەنگیمان هەبووە چەندین ڕێکخراو و چەندین مدەڕیب و ڕاهێنەری بواری ڕۆژنامە نووسی نێودەوڵەتیمان هێناوەتە سۆران خولی جۆرا و جۆرمان کردوتەوە لە چوارچێوەی کارەکانی خۆماندا و لە هەمان کاتدا زۆر جار کار و چالاکی دیکەشمان ئەنجام ئێستاش هەیە بەڵام ڕێژەکەی کەم بۆ تۆ لە چاو جاران ئەگەنا ئێستاش ناوە کار و چالاکیمان دەبی بەڵام لە چاو جاران کەم بۆ تۆ ئێمە ناڵێن کەم نەبۆ تۆ بەڵام پێشتر زۆر خول و وەرکشۆپ و چالاکی جۆرا و جۆر چالاکی نەوەی یعنی ئەتوانم بڵێم یەکەم جار بوو ئەمە نووسینگەی سۆران توانیمان ڕاهێنەری نێودەوڵەتی لە بواری ڕۆژنامە نووسی بێنینە سۆران و ڕاهێنان بە میدیاکاران و ڕۆژنامە نووسان بکەین و ئەو خول و وەرکشۆپانش کە پێشتر کردمانەوە کاریگەری و ڕنگدانەوەیەکی زۆر باشی هەبوو بۆ بەرەو پێشەوە بردن و بەرەو پێشچوونی ئاستی ڕۆژنامە پێشتر چەند جارێک فۆرممان پڕ کردیتەوە لە هەموو لە قوو نووسینگەکان بەڵام تاوەکو ئێستا هەواڵێکی وانییە کە بڵێن فڵان ڕۆژیان فڵان بەروار دەست دەکرێت بە دابشکردنی زەوی تا ئێستا هیچی نوێ لە ئارادانیەوە بارەوە و ناشمەوێ هیچ لەسەر ئەو بابەتە بڵێم کە دواتر لەسەرم بکەوێت و ڕۆژنامە نووسانی سۆران چۆن دەبین ئازانی کو ئەوە پرسیارەکە ینی ئاستی ڕۆژنامە نووسانە من ڕاستی نەتوانم لێرە بێم بڵێم یعنی ئەوەی میش نییە بێم ڕۆژنامە نووسەکان هەڵسەنجینم بڵێم ئەو ڕۆژنامە نووسە باشە ئەوێ ناتوانم بگووریانی و ڕۆژنامە نووسی باش ئەو کەسێکەوە درک بە شتەکان دەکا لە گۆشەی جیاوە سەیری و ڕووداوەکان دەکا کەسێکی کۆپی پێست نییە کەسێکە لە چوارچێوەی
پیشەیبوون کاری ڕۆژنامەنووسی دەکا، کەسێکە بەردەوام بە دوای هەواڵ ڕادەکا، کەسێکە یعنی بەردەوام خۆی نوێ دەکاتەوە، خۆی ئەبدەیت دەکاتەوە، بەردەوام شتی تازە لە بواری میدیا دەخوێنێتەوە، تەرجەمەی دەکات لە ژیانی ڕۆژنامەنووسی خۆی. کۆمەڵێک ئەوەی دیکەیە کە بتوانێت ڕۆژنامەنووس سەرکەوتوو بێ. ئەمە هیوای سەرکەوتن بۆ جەنابەت و بۆ دەستگای ڕاگەیاندنی زاری کرمانجی کە دەستگایەکە لە ماوەی ڕابردوودا خزمەتی زۆری کردووە. یەکێکە لەو موسسات چەندە من خۆم لە یعنی لە مۆسەی زاری کرمانجی نیم، بەڵام یەکێکە لەو دەستگایەکەوە لە ڕابردوودا خزمەتێکی زۆری بواری ڕاگەیاندنی کردووە و توانیویەتی ژمارەیەکی بەرچاو میدیاکار و ڕۆژنامەنووس لەو سنوورە پێ بگەینێ کە ئێستا لە ڕاگەیاندنی زۆر باش کار دەکەن و بوونەتە مەسەلەن فیگەرێکی گرنگ لە ڕاگەیاندنی کوردستان و هیوادارم زاری کرمانجی بەردەوام بێ و زیاتر بەرەو پێشەوە بچێ و هیوای سەرکەوتنیش بۆ گشت ڕۆژنامەنووسانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەخوازم. بۆ من و هەموو ڕاگەیاندنکاران وەڵا هەر هیوای سەرکەوتن و بەرەو پێش چوونی زیاتر لە کارەکەت ومێدەکەم بەردەوام بی. زۆر سپاسمان. زۆر سپاس بۆ ئاکۆ حەمەڕابی بەرپرسی بەشی کارگەری نووسینگەی سۆرانی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان کامڕۆ نێو ستۆدیۆ لەگەڵمان بوو. هیوادارم گفتوگۆیەکی باشمان کرد بێت، وەڵامی پرسیارەکانمان دابێتەوە. هیوادارم تاڵقەیەکی تر و پرۆگرامێکی تر بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.